بۆیە هەندێک کەس زۆر بە بێزاریەوە پێشوازی لە ڕەمەزان دەکات، هەندێک کەسیش پێشوازیکردنی بۆ مانگی ڕەمەزان پێشوازیکردنە لە خەوی زۆر و خواردنی زۆر و شەون و خونی زۆر لە مەعسیەت و تاوان و هەروەها پێشوازیکردنە لە مسەلسەلات و زنجیرە و ئەڵقەکان. دەڵێ ڕەمەزان ئەڵقەی وا هەیە، فلیمی وا هەیە، هەر شتی وا نییە. چەند مانگە هەموو دەستگاکانی نازانم تەلەڤیزیۆن و چی ئیش دەکەن، مسەلسەلاتمان بۆ حازر دەکەن بۆ ڕەمەزان. سبحان الله، شەیاطین الجن دەبەسترێنەوە، شەیطانە ئینسانەکان دەڵێن ئێوە ئیسراحەت بنە و مانگە ئێمە بە ئیشی ئێوە هەڵدەستین. بۆیە زۆر کەس لە جیاتی ئەوەی لە مانگی ڕەمەزان پاک بێتەوە گوناهەکانی زیاتر دەکا، یاخیبوون و دوورکەوتنەوەی لە پەروەردگار پتەوتر دەکات. بەڵام ئیماندار نا، ئیماندار ئەو پەڕی دڵخۆشە کاتێک کە دەبینێت مانگی ڕەمەزان وا هات نزیک بۆەوە، چونکە دەزانێت ئەو مانگە مانگی تەصفیە و پاڵاوتە و پاکبوونەوەیە، مانگی بەرزبوونەوەی بەرە و ڕەزابوونی پەروەردگار.